کوردستان قسە لەسەر بەردەوامی ناڕزایەتی و خۆپیشاندانەکان ئەکەین بە تایبەت لە پارێزگای هەڵەبجە کە ئەویش بۆ 16مین ڕۆژە چێ کە خۆپیشاندان و ناڕزایەتیەکان لە پارێزگای هەڵەبجە بەردەوامی هەیە لەگەڵ ئەوەی کە مامۆستایان موچەی مانگێکیان وەرگرتووە. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری دانا عەبدول لە پارێزگای هەڵەبجە ڕاستەوخۆ لەگەڵمانە بێ سەرپەرشتیاری خۆپیشاندانەکانە. کاک دانا بەیانیت باش. وەکو ئاماژەم بۆ کرد لەگەڵ وەرگرتنی موچەی مانگێکی مامۆستایان بۆچی تا ئێستا ناڕزایەتی و خۆپیشاندانەکان بەردەوامی هەیە لە پارێزگای هەڵەبجە؟ بەڵێ سەرەتا سپاس بۆ هەموولایەک. ئێمە هەر لە بیدایەت یەکەم ڕۆژ کە هاتینە سەر جادە بۆ داواکاری مافەکانمان بڕیاری ئەوماندا کە هەتا سێ موچە وەرنەگرین یا گرنگی سێ موچەمان نەبێ ئێمە نەچینەوە ماڵەوە. طبعاً بێجگە لە موچە ئێمە داواکاری تریشمان هەیە چونکە قەنەعەتمان وایە ئەم دواکەوتنی موچەیە دەرهاوێشتەی کۆمەڵێک گەندەڵی و نەعەدالەتیە کە پێویستە بەڕیشەیی چارەسەر بکرێت و لە بەیاننامەیەکیشا ئێمە داواکاریەکانی خۆمان خستۆتە ڕووە لە دروشمەکانیشمانە دەرئەکەوێت کە تەنها داواکاری موچە نییە بە تەنها داواکاریەکانی دیکەتان چییە؟ موچەوە بۆ نمونە نەمان یعنی شەفافیت لە شەفافێتی دارایی کەیسی نەوت و سندوقی داهاتە نەوتیەکاندا بمەزرێ بە زووترین کات بڕیارێک سەقفێکی زەمەنی بۆ دابنرێت لە فڵان کاتا مەسەلەن دابنرێت و پشتگیری ئێمە هەر خۆپیشاندانێکی تر ئەکەین کە خۆمان لەگەڵ سلێمانی و ڕاپەڕێن و گەرمیان بەیەکەوە لەگەڵ نوێنەرانی ئەوان دانیشتوین کە بە شێوازێکی بێلایەنانە و بە شێوازێکی مەدەنی و ئاشتیانە داگۆکی لە مافەکانی خۆمان بکەین. ئێمە لێرەوە پەیامی سەرەکی ئێمە تا ئێستا کە بەردەوامین بریتە لەوەی ئەمانەوەی وانەیەک بەدەسەڵات بڵێن کە فێری بکەین گوێ بۆ خۆپیشاندان و داواکردنی ماف بە ڕێگەی مەدەنیانە و ئاشتیانە ببێت نەک هەر گوێ بۆ توندوتیژی و سووتاندن بە و بۆ ئەو خۆپیشاندانانە گوێشلکا کە توندوتیژی لەکەوێتەوە کە بەداخەوە تا ئەم لەحزەیە حکوومەت نەیتوانیوە ئەمە بکاتە کولتور. ئێمە دەسەڵات فێرکەین کە خۆپیشاندانی مەدەنیانە و ئاشتیانە بێتە کولتور لە کوردستان و داواکەین لە دەسەڵاتداران بە شێوازێکی جددی بێنە پێشەوە لە خۆپیشاندانەکانی هەڵەبجە بۆی نەوەکانی دوا ڕۆژمان نەوەکانی داهاتوو بێئومێد نەبن لە هەڵوێستی مەدەنیانە و ئاشتیانە و خوا نەخواست بۆچوونی توندوتیژی لەلایەن دروست ببێ. ئەگەر حکوومەت بۆ بێت بەدەم داواکانێک ئێمەوە بە جددی دەسەڵاتداران بەگشتی من ئازانم بۆ نەوەکانی داهاتووشمان سوودێ بێ و متمانەی خۆشیان لە لای خەڵک زیاتر ئەکا. بەڵێ کاک دانا ئێوە موچەی مانگێکتان وەرگرتووە بە تایبەت مامۆستایان بەشێکی زۆر لە فەرمانبەران و دەستگاکانی دیکە هێشتا موچەی ئەو مانگەشیان وەرنەگرتووە. تا چەند ئومێد هەیە کە ئێوە بتوانن موچەی ئەو دوو مانگەش وەربگرن لە کاتێکدا کە فەرمانگەکانی دیکە موچەی و مانگەش وەرنەگیراوە؟ وەڵاهی ئەوە خۆی کەوتۆتەوە سەر مووقیفی خەڵک کە بەداخەوە لە هەموو کوردستان فەرمانبەران و مامۆسایان بە شێوازێکی جددی بە سەرجەم ناتونێتە سەرجادە. ئەمەش بەشێکی گەڕێتەوە بۆ ئینتیما حیزبی تەسک کە خەڵک حیزبی لە خۆی و لە ماڵ و مناڵیشی خۆشترەوێ ئەمە جێگەی داخەوە لە خاک و لە وڵاتی و لە داهاتووی وڵاتەکەش خۆشترەوێ بۆیە زۆرینەی فەرمانبەران و مامۆسایان تا ئەم لەحزەیە ناتونێتە سەرخەت. هەڵەبجە لە هەموو شارەکان گەرم و گوڕترە لە هەموو شارەکان ڕێژەی مامۆسایان و فەرمانبەران زیاترە کە ێنە سەرجادە یعنی ئەگەر قیاسی بکەی بە نیسبەتی دانیشتوان. بەڵام ئێشتا ئێمە زۆر ناڕازین لەو حەجمە هەتا ئەم لەحزەیە بەڵێش کۆدارترین خۆپیشاندان لە کوردستان کە بەڕێوەچێەوە بە ئاشتیانە و مەدەنیانە هەڵەبجەیە بەس هێشتا لە ئاسی پێویستانیە مامۆسایان و فەرمانبەران تا ئەم لەحزەیە بە کۆی دەنگ هەمویان بڵێ زۆرینەی هەرە زۆر ناڕازیە و ناچێتەوە بایکۆتی دەوامی کردووە بەڵام نایێت تعبیر لە خۆی بکات لەسەر شەقام و لە خۆپیشاندانەکان بەشداری بێ ئیتر هەر یەکەوە هۆکارێکی جیاوازیشەیە. ئەم خۆپیشاندان و ناڕزایەتیانە کە ماوەی 16 ڕۆژە بێ بەردەوامی هەیە هیچ کاردانەوەیەکی هەبووە کە ئێوە بەو شێوەیە بەردەوامەوە کاردانەوەی هەبووە و مامۆسایان لە کەیە دووهەم وەزارەت بوون ماژۆرگرن مەسەلەن
لە چ کاتێکا دووەم وەزارەت بوون هەمیشە کەوتوینەتە ئەخیرەوە بەڵام لە ئێستا بە بۆنێن فشارانە و بۆ یەک معاشەکەش هیچ نەبێ کەوتوینەتە پێشەوە ئەمە دیارە کاریگەری هەبووەوە لە شوێنی بەرپرسەوە لە ئەنجومەنی وەزیران و ئەوانە بە جددی باس لە خۆپیشاندانەکانی هەڵەبجە کراوە و دوێنێ ڕایشکاری ئەنجومەنی وەزیران قسەمان لەگەڵا کردووە یعنی شێوازی خۆپیشاندانەکانیش ئەنرخێنرێەوە حکوومەت لە تاوتوێکردنی داخوازیەکانی ئێمایە هەرچەند ئێمە بە شتی شەفەیی زۆر قەنعاتمان نییە باوەڕمان وایە بەڕەسمی حکوومەت بێتە سەر شاشە و بێتە سەر خەت ئەم لێدوانەی سەرۆکی حکوومەتیش طبعاً لێدوانێک وازین کۆنە ئەمە چونکە ئێمە 16 ڕۆژە لەسەر جادێنەوە لە هەفتەی ڕابردوو بەماوا دیارە چونکە مسەجەلیشە وتەکانی شتێکی مەتاڵی بوو یعنی ئێمە تا ئەم لەحزەیە شتێکی وازەحی لێ نابینین هەرچەند ئیشاراتی تایە بەڵام ئیشارەتەکان پێویستیان بە تەوزیحە و پێویستە لە زووترین کاتە حکوومەت تەوزیحی باش با لەسەر ئەو قسە مەتاتیانی کە کراوە بۆ نمونەڵێ 2 هەفتەی تر خەریکی قۆناغی دووەمین ئایا قۆناغی یەکەمی چاکسازی لە حکوومەتە چی بووە تا قۆناغی دووەم دەست پێکەوە قۆناغی دووەم چی لەخۆ گرتووە ئەمانە پێویستیان بە وەڵام هەیە خەڵک چاوەڕێی وەڵامی ئەم پرسیارانە هەیە. بەڵێ کاریگەردیتان لەسەر بەرپرسان و لایەنە پەیوەندیدارەکانی خودی پارێزگای هەڵەبجە خۆی هەبووە یاخود بەرپرسانی ئەوێت تا چەند بەدەم داواکاریەکانی ئێوە هاتوون؟ بەرپرسانی ئێرە هیچیان بەدەست نییە لە ئاست داخوازیەکانی ئێمە داخوازیەکەمان گشتگیرەوە ناوچەیی نیە یعنی لۆکاڵی نییە داخوازیەکانی ئێمە بەڵێ هەندێک داخوازیمان هەیە بۆ سەرەوە کە پێیوەستە بە ناوچەکەی خۆمانەوە بۆ نمونە دابینکردنی ئەو بوجەیە کە بۆ پایتەختی ئاشتی کە قەرار بووە بکرێ هەم لە عێراقەمان فشاریان نەکردکەوەی عێراق بدرێ هەم ئەوەی خۆشیان کە لە پەرلەمان لە بڕیاری بە پارێزگاکردنی هەڵەبجە پرۆژە بڕیاری بە پارێزگاکردنی هەڵەبجە لە خاڵی دووەم و سێم باس لە بوجەیەکە بوجەیەکی ساڵانە بێ بۆ برەودان بە ئاشتی لە هەڵەبجە و بۆ مەراسیمەکانی و بۆ گەشەکردنی ئەو بوارە و بوجەیەکی یەکجار بۆ دروستکردنی ژێرخانی ئابووری پایتەختی ئاشتی کە هیچیان تا ئێستا نەکراوە بەڵاممە لە دەستی پارێزگار و قایم قامۆمانان نییە داواکانی ئێمە بۆ سەرەوەیەوە لەوە چێ جاری وایە فشارەکانمان بۆ سەر و حیزبیش بێکە بەداخەوە سەر و حکوومەت بێکە بەداخەوە ئێستا حیزبە ماوەی بەردەوامی خۆپیشاندانەکانیان هیچ کاتێک دیاری کراوە بۆی بڵێن تا ئەو کاتێمە بەردەوام بین لە ناڕزایەتی و خۆپیشاندان تام لەحزەیە دیاریمان نەکردووە بەڵام هەموو شتێکیش مەطرحە ئێمە ڕۆژانە کۆبینەوە دوای هەر خۆپیشاندانی ڕۆژێک سەرپەرشتێرانی خۆپیشاندانەکان کۆبینەوە بڕیار لەسەر ڕۆژی داهاتوو یا ڕۆژانی داهاتووە دێن تا ئەم لەحزەیە بڕیارێک لەسەر دیاریکردنی ڕۆژەکان نەکراوە ئەمڕۆژ دوای خۆپیشاندانەکە کۆبوونەوەیەکی بەرفراوانمان هەیە سەرپەرشتێرانی خۆپیشاندانەکە. ئەو کەسانی بەشدارن لە خۆپیشاندانەکان چەند جگە لە مامۆستایان و فەرمانبەران کەسانی ئاساییش دێنە ناو خۆپیشاندانەکان؟ کەسانی ئاسایی بەڵێ بە دڵنیاییەوە دێن لەبەرەوەڵێن ئێمە بژێویمان بەسراوەتەوە بۆ کۆمەڵە دوکانداری زۆر هەر لەبەر بێ مشتری لەبەر بازاڕی هاتوون دوکانیان داخستووە ئەڵێن ئەمە حاڵ نییە مەیتیان و بژێویمان لەسەرم دوکانانەیە کرێ دوکانەکانیشمان دەرنایانێتەوە بێجگەلەوە مامۆسایانی ئاینی بەڕێز بە شێوازێکی گەرم و گوڕ بەشدارن و دەستخۆشی گەرمیان لێکەین کە بەڕاستی پێشەنگن و هیواداری لە هەموو شار و شارچەکانی کوردستان مامۆسایانی ئاینی ببنە پێشەنگی گەیاندنی دەنگی خەڵک و تا ئەم لەحزەیە دەور و ڕۆڵێکی باشیان هەبوو هەم لە سەقام گیرکردنی ئاشتی لە پارێزگای هەڵەبجە هەم لە بەشداریکردنی گەرم و گوڕی خۆیان و هاوسەنگی پاراستنی ئەو خۆپیشاندانانی کە لە هەڵەبجایە ئەمە هەموو چین و توێژەکان و ئازام لە هەڵەبجا بەشداریەکان بەڵێ زۆرینەیان مامۆسایە ئەمجا فەرمانبەران ئەمجا خەڵکی تر. جگە لە ڕۆڵی مامۆستایانی ئاینی لە پاراستنی ئەمنی خۆپیشاندانەکان چه هۆکارێکی دیکە هەیە بۆی خۆپیشاندانەکان جیاواز لە شوێنەکانی دیکە لە پارێزگای هەڵەبجە بە شێوەیەکی ئارام و بە ئاسایش بەڕێوە بچێ؟ وڵا خۆی ڕۆشنبیری خەڵکەکە کاریگەری هەیە ئەمە لەلایەک لەلایەکی تر مامۆسایانی ئاینی ئەوەکو ئاماژەمان پێکرەوە ڕۆڵی هەرە سەرەکییان هەیە جا چالاگوانانی هەڵەبجە
بە مختلفی ئەڵتیاب ینی بەوانش کە بیر و بۆچوونەکانیان جیاوازە هی هەموو لایەنەکان و بێلایەن و هەموو جۆرە کەسێک ئەوەی چالاکوان بێ لە هەڵەبجا بە خەمی ئاشتی پارێزگاکەوەیەوە هەر حاڵەتێکی نەخوازرا و ئەگەر سەرکێشە بۆ حاڵدەی نەخوازرا خۆپشاندانەکان بە زووی فریای ئەکەون و ئامادە بووین چەندین چالاکوان لە پێناوی پاراستنی ئاشتی و ئاسایشی ناو هەڵەبجا بریندار بوون لە ڕۆژی خۆپشاندانەکانە لەلایەن مەسەلەن پۆلیسەوە جاری وایە غازی فرمێزی ڕێژراوە چیس وەلحاصڵ سینگی خۆمان ناوە بە بەرد و بەدار و بە فیشەکی فرمێسک ڕێژەوە لە پێناوی ئەوەی پارێزگاری لە خەڵکانێک بکەین کە ئێمە ئەندامی ئەوانین و لایەنگری ئەوانیش نین بەس ئەمە لایەنگری و ئەندامی هەڵەبجەین ئەمانەوێ پارێزگاری لە پایتەختی ئاشتی بکەین نازناوەکەی بە شکۆداری بێڵینەوە کە پایتەختی ئاشتیە. لە پارێزگای هەڵەبجە ئەمڕۆ مامۆستایان داوامی ئاسایی خۆیانەکەن لە قوتابخانە و خوێندنگاکان؟ نەخێر تا ئێستا نەکراوە و تاکو ئەگەر هەیە بکرێت تۆ لە سەدانەوەدی مەکتەب نەڕواتەوە ئەمە پێی ناوترێت دەوامکردن لە سەدانەوەدی دام و دەستگاکان دەوام نەکەن ئەمە پێی ناوترێت دەوام هەڵەبجە ژیان وەساوە تام لە حزەیە هیوادارین ئەمە بەردەوام نەبێت لەبەرەوە ئێمە ژویشدانمان ئازاربانەدا ئەگەر خوێندنی خوێندکارەکان دواب بکەوێت بەرپرسی سەرەکی لەم دواکەوتنەش و لەم قەیرانەش ئێمە بەدەسەڵاتە زاین هیوادارین بە زووترین کات بە جددی بێ بەدەم داواکانەوە بۆ ئەوەی ئەم حاڵەتە بەردەوام نەبێت. بەردەوامی مانگرتنەکان و ناڕزایەتیەکان چەند کاریگەریە بێت لەسەر قۆناغی خوێندن یاخود لەسەر خوێندکاران؟ ئێمە یعنی یەکوانە شفێری خوێندکاران بکەین کە ملکەت نەبن بۆ هەر ئیرادەیەکی خراپ بەسەریانەوە لە ئاست داواکانی خۆیان ئێمە بە عەمەلی واناڵێنەوە بە خوێندکارەکانمان ێسا ئێمە لە جاتیەوە بین قسەی کتێبەکانیان بۆ بخوێنینەوە یین بە عەمەلی خۆمان لەسەر شەقام وانیان پێڵێنەوە وانەی ملکەت نەکردن بۆ زوڵم و زۆر بۆ ناعەدالەتی و بەگژاچوونەوەی هەر گەندەڵی و ناعەدالەتیەک ئێمە ئەگەر نەوەکانی پێشووی ئێمە بە بەردەوامی بەم جۆرە بوونە دڵنیام ئێستا هەموو شار و شارۆچەکانی کوردستان لەم دۆخانە ئەژیا کە دۆخێکی نەخوازراوە هەمومان لێ بێزاری. ئەگەر داوام نەکردنی مامۆستایان ببێتە هۆی دواکەوتنی خوێندکاران لە خوێندن هەوڵە درێت قەرەبوو بکرێتەوە یاخود هیچ بەرنامێک هەیە بۆی کە چۆن بتوانن لەم ساڵدا قەرەبووی ئەو ماوەیە بکرێتەوە کە مامۆستایان مانیان تێدا گرتبوو داوامی خوێندنگاکان وەستاوە؟ بەڵێ ئێمە بە دڵنیایەوە قسەشمان لەسەرەوە کردووە خۆمان سەرپەرشتیارانی خۆپشاندانەکە واتە بۆیان قەرەبووەکرێتەوە لە سەدانەوەدی مامۆسایە بەڵێ ئێمە هەر لە ناو خۆمانە سەرپەرشتیان بڕیارمانداوە لە ناو خۆپشاندانەکانی چەند جار دووباتمان کردوێتەوە ئێمە نایاڵین مافی خوێندکار بفەوتێەوە بە هەر جۆرێک بێ ئێمە قەرەبوویان بۆ ئەکەینەوە. ئەمە کاریگەری لەسەر خوێندکارەکە دروست ناکات؟ کاریگەری چۆن دروستکات؟ مەبەستمەوەیە کە بتوانێت لەو ماوەی دانراوە لەو ماوەی کە دانراوە بۆ خوێندن کە قەرەبوو بکرێتەوە ڕەنگە فشارێکی زیاتر بخرێتە سەر و خوێندکارە. ئێمە ساڵانی پێشوویش یانی و منهەجە زۆربەی منهەجەکان کە دانراوە پێش کاتی دەوام تەوابوون خۆی منهەج تەواو بووە و وازانم ئەم منهەجەی کە ئێستا هەیە هی هەموو دەرسەکان مامۆستایان نەتوانن تەواویکەن لە کاتی دەوام تەوابوون ئەگەر کاتیشی بۆ زیان نەکرێ بەڵام ئەکرێ ئەمە بە جددیتر وانەکان بوترێتەوە من وازانم قەرەبوویان بۆ کرێتەوە بە دەرزی ئەضافی بەوانە حەل هەیە و شتێکی ئەستەم و ناڕەحەتیش نییە. بەردەوامی ناڕزایەتی و خۆپیشاندانەکان ئەبێتە چارەسەر بۆ بەجێهێنانی گرفتەکان یاخۆت جێبەجێکردنی داواکاریەکانی مامۆستایان؟ وڵی ئێمە پێمان وایە بەردەوامیمان گرنگی جێبەجێکردنی داواکانە و چوونە ماڵەوە بەبێ ئەوەی تۆ وەڵامێک وەرگری ئەمە متمانەی خۆپشاندانەکان لە دەستەدا هیوادارم لە شارەکانی تریش بە شێوازێکی هاوسەنگ بەردەوام بن و لەگەڵ بارودۆخەکە ئێمە بارودۆخیش ڕەچاو بکەین و مەرج نییە تۆ ڕۆژانە هەموو ڕۆژێ بەسەر یەکەوە بەردەوام بی لە سەد هەتا سەری ساڵ خۆ ئەمە زەحمەتش. ئەگەر خۆپشاندان و ناڕزایەتیەکان هیچ کاریگەریەکیان نەبوو ڕێگەی تر هەیە بۆی فشار بخەنە سەر حکوومەت بۆ بەجێگەیاندنی داواکانتان؟
بەدڵنیایەوە ڕێگەی تر ئەبێ و ئێمە خیاریتر لە بەردەستمان نابێ بەڵام لە ئێستا ئەمە هیچ خیارێکی تر ناخێنە بەردەست هەر ئەم ڕێتمەی کە لەسەرینی بزانین تاکوێ گوێی قورسی حکوومەت وە دەسەڵاتداران بە ئاگایەت و گوێیەکیانە بێ بۆ بیستن بۆ خەڵک ئەگەر گوێیەکیان بۆ بیستن نەبووە ڕێگەی تر هەیە بۆ ئاگادارکردنەوەیان. بەڵێ دانا عەبدول سەرپەرشتیاری خۆپیشاندانەکان لە پارێزگای هەڵەبجە، سوپاس بۆ تۆ کە ڕاستەوخۆ